بەڵێ ئازیزانمان لە تەوەری دومی بەرنامەکەمان لەگەڵتان بەردەوامین و لەم تەوەرەدا باز لە بابەتێکی دیکە دەکەین. بێگومان ئەگەر بگەڕێنەوە بۆ 20 ساڵ لە پێش ئێستا لەوانەیە لە جادە و بانەکان و شەقامەکاندا تەنها بە چەند ژمارەێکی کەم ئۆتۆمبیلمان ببینایە. ئەگەر سێری وێنە کۆنەکانی شاری سلێمانی و هەولێر و شارەکانی دیکە بگەین دەبینین بە دەگمەن لە وێنەکاندا ئۆتۆمبیل ببینین. بەڵام لە ئێستادا وەکو دەبینین ڕۆژانە وەروەها ساڵانە وەروە مانگانە ژمارەی ئۆتۆمبیلەکان ڕوو لە زیادبوونە لەسەر شەقام و جادەکان و ڕێگاوبانەکانیش هەمان ئەو ڕێگەوبانە کۆنانن کە لە پێشتردا دروستکراون و شۆفێران بەکاری دەهێننەوە و قەرباڵغێکی زۆر لەسەر شەقام و جادەکان و ڕێگاکان بوونی هەیە و ئەمەش وای کردووە زۆر جار هۆکار بێت بۆ ئەوەی کە ڕووداوی دڵتەزێن و ڕووداوی هاتوچۆی لێ بکەوێتەوە. گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی بزانین هۆکارەکان چین، ئایا هۆکارەکان زۆری ژمارە ئۆتۆمبیلەکانە یاخود ڕێگاوبانەکانە و پێویستە چی بکرێت و ڕێگە چارەکان چین بۆ ئەوەی کە ئەم زۆری ژمارە ئۆتۆمبیل و وەروە کۆنی ڕێگاکان و خراپی ڕێگاکان چارەسەر بکرێت و هاوسەنگی لە نێوانیاندا بکرێت. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە با میوانداری دیلمان حەمەنادر سەرۆکی ڕێکخراوی ترافیک کە لە سۆدۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاک دیلمان. زۆر بەخێر کاک دیلمان با باسێک لەوە بکەین ئایا لە ئێستادا ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل لە هەرمی کوردستان و لەسەر ڕێگا و جادە و بانەکانی بەتایبەت شاری سلێمانی دەبین و شارەکانی دیکەش بە هەمان شێوە. مام دەبینین هەمان جادەی پێشووترە کە لە سەردەمەی پێشووتر بەکار هاتووە بۆ کاتە بەکار هاتووە کە ڕێژێکی زۆر کەم ئۆتۆمبیل بوونی هەیە بووە. ئایا ئەمە تا چنێک بۆتە هۆی ئەوەی کە گرفت دروست بکات بۆ شۆفێران وەروەها هۆکارە بۆ ئەوەی کە ڕووداوی لێ بکەوێتەوە؟ سەرتا سپاس. بێگومان لەگەڵ پێشکەوتنی مرۆڤە هۆکارەکانی گەیاندنیش لە هەموو دنیای زۆر بووەوە بە تایبەتی لە با بڵێن هەرێمی کوردستان و عێراقا لە دوای ساڵی 2023 ڕێژەی بەکارهێنان و هاوردەکردنی ئۆتۆمبیل بە شێوەیەکی زۆر بەرچاو زیادی کرد. ینی ئەگەر بەراوردی بکەین لە بینی ساڵی 2023 تا 2020 ڕەنگە ڕێژەکە کردبێتە دەهێندەی قەبارەی خۆی ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان و عێراق کراوەویش بەهۆی ئەو گۆڕانە ئابوووریەوە بوو کە بەسەر بژێوی خەڵکە هاوە ئەو کردنەوەی ئەو قیودانەی کە ڕێگیر بوو لە بەردەم هاتنی ئۆتۆمبیلە. بەڵام کێشەکە لێرەوە دەستی پێکرد کە بەرامبەر بە هاتنی هەموو ئەم ئۆتۆمبیلە زۆرە تۆڕی ڕێگاوبانەکان و با بڵێن ژێرگوزەر و سەرگوزەر و پلانی کەمکردنەوەی قەرەباڵغی و خنکان و ئەمانە بەپێ ئەوە زیان نەکرا، چونکە بەپێ بەرنامە ساڵیانێکی زۆر ئۆتۆمبیل هاوردەی کوردستان کرا و لە ئێستاشا بە هەمان شێوە یعنی ساڵانە ڕێژەکە ڕێژە سەدێکەشی زیادەکە. ینی بۆ من لە ساڵێکا لە هەرێمی کوردستان نزیکەی بە نزیکەی 200,000 زیاتر یا کەمتر ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستانەکرێ لەگەڵ ئەو ڕێژە زۆری کە خۆی لە هەرێمی کوردستان ئێستا هەیە کە ڕەنگە لە چەند ساڵی داهاتوە نزیک بینەوە لە 1-2 ساڵی داهاتوە نزیک بینەوە لە 2,500,000 ئۆتۆمبیل کە ئەمە لە ئێستاە هەرێمی کوردستان بۆ هەموو 3 نەفەرێ بە نزیکەی ئۆتۆمبیلێک هەیە کە لە دنیاە ئەم ڕێژەیە بۆ هەموو 5 نەفەر ئۆتۆمبیلێکی. ئەمە وای کردووە قەرباڵغی و خنکان و لە هەندێک شوێنە بلۆکبوونیش دروست بێ. لە داهاتووە ڕەنگە تایرە گرفت دروست بووە، بەڵام گرفتی زۆر گەورە دروست نەبوو لە ڕێی قەرباڵغی و ڕاستە ئێمە لەبەرەوەی عادەتمان نەکردووە کە ڕابین لەگەڵ ئەو قەرباڵغی کە لە شارە هەیەوانە، بەڵام لە داهاتووە با بڵێن خنکان و بلۆکبوونی زۆر لە شەقامەکانە ئەگەری هەیە دروست بێت. بۆ نمونە شارێکی وەکو بەغداد کاتێ کە باسی قەرباڵغی کراوە هەر وەکو مێژوژیان و ئەم شوێنە ئەمنە قەرباڵغی شار ڕەشیدە، یعنی جادەی ڕەشیدە، ئەوێ بەناوبانگ بۆ بە قەرباڵغی، ینی لەبەرەوەی ئەویش هەر کێشەکە ئەوەیە، ینی تۆ بە پێ پلان ئۆتۆمبیل هاوردەکەی و بێ هیچ پلانێکی نەبێ بۆ با بڵێن چۆڵکردنی شەقامەکان بۆ ئاسانکردنی هاتوچۆ ئەو گرفتە ڕۆیە. لە کوردستانە ئەوەی کە نەکراوە. کێشەکە ئەوەیە کۆمەڵێ هۆکارن مەسەرن
تۆ چیتە وڵاتێک کە مەسەن وڵاتانی ئەوروپا ڕێژەی ئۆتۆمبیل لەوێ بەراورد بە کوردستان و یا ئەو وڵاتانەی ئاسی ئابووریان مامناوەند و کەمە لە 60 ئۆتۆمبیلەکان لەوێن بەڵام لە 40 ڕەنگە ئۆتۆمبیلەکان لەلای ئێمە بن ینی ڕێژەکە زۆرتر لەلای ئەوانە بەڵام وەختێک کە بە وڵاتەکە گەڕی هەستەکەی لەم وڵاتەیە ڕەنگە یەک لە سەر چواری کوردستان ئۆتۆمبیل نەبینی و ئەوەندە بەکار نێرێ ئەوش بەوەی ئەوەیە کە مەسەن یەک لە باسەکانەوەیە کە تۆ هۆکاری گواستنەوەی بە کۆمەڵە زۆر کارایە لەوێ مەسەن لە کوردستانە ئەم شتە زۆر لاوازە ئێمە هۆکاری گواستنەوەی بە کۆمەڵمان تەنها پاس هەیە و پاسیش سێڤیسەکانی لە ئاستی پێویستانە چ لە ڕووی خزمەتگوزاری ناو پاسەکە بۆ خۆی چ لە ڕووی کاتەکانی هاتوچۆکردن و شوێنەکانی دەرچوون و گەیاندنی جامە وای کردووە کە خەڵک بیل لەوە بکاتەوە بە دیلێک بۆ ئەمە بەکاربێنێ ینی تۆیەک کە ئەتەوێ مەسەن لە جێگایەکەوە بچیتە شوێنی کارەکەت ناچاری ئۆتۆمبیلی تایبەت بەکاربێنی بۆیە بەشێکی زۆری ئەو ئۆتۆمبیلانی کە ئێمەیان بینین لەسەر شەقامەکان بەشی زۆری یەک کەس دەیە خوڕێواتە ئۆتۆمبیلێک و کەسێ ئەگەر ئێمە وامان کرد مەسەلەن هۆکارەکانی گواستنەوەی بە کۆمەڵ لە بوونی ترام لە بوونی شەمەندەفەر لە بوونی پاسی باشکە لە کاتی گونجاوە بە نرخی گونجاو بە سەرویزی گونجاو بگەێنێتە شوێنی مەبەست ئەو کاتە کەمتر تۆواکەی بیلەوەکی تۆ کە بێ بە ئۆتۆمبیلی تایبەت گواستنەوەکە بکەیت هەروەها فەرمانگەکانیش بەگشتی ینی ئەم شتە لەوانەشا دووبارەوە تۆ گەر تۆ بیلۆکەیتەوە کە چۆن چارەسەری ئەم کێشەیەکی مەسەلەنەوێ یەکەم شت لە فەرمانگەکانەوە دەست پێ بکەین ئەبینین کاتەکانی قڕباڵغی و خنکانی زۆرتر لە بینی کاتژمێر 7:30 تا نزیک 9 بەیانیە و لە دواتر لە 12 یا لە 11:30 بە دواوە دەست پێ کاتا نزیکی 1:30 و 2 ئەمە ئەو دوو کاتی چوون بۆ دەوام و گەڕانەوەیە لە دەوام مانەوەیە هاتوچۆی فەرمانگەکان کاریگەیەکی ڕاستە و خۆی لەسەر قڕباڵغی شەقامەکان هەیە ڕەنگە مەسەلەن لە دواترە لە دەوری عەچری دەنگ و ئێوارەیان نزیک سنتەری شار و بازار قڕباڵغیەکە زۆر زیاتر بێ بەڵام ئەمان هۆکاریشکە بەس ئێمە بیل لەوەکەینەوە چۆن مەسەلەن چارەسەری کێشەی هاتوچۆیی و قڕباڵغی بکەین یەکەم جارە بێین لە فەرمانگەکانەوە دەست پێکەین کەوا بکە مەسەلەن فەرمانگەکان هەڵسن بە دابینکردنی مەسەلەن گواستنەوەی بە کۆمەڵ بۆ فەرمانبەرەکانیان و هاندانیان هەبێ بۆەوەی کەسێک ئۆتۆمبیلی خۆی بەکارنێنێ بن پاسەکە بەکاربێنێ و لە بەرامبەریشە مەسەلەن مکافەئە هەبێ یان زووتر ئیزندان لە داوامەکەی هەبێ بۆ نمونە یاسایە دەکرێت لە فەرمانگەیەکە ئەو کەسی کە بە پاسەکەی ئێمە ڕاتەوە لە ماگەکە ئەوەندەی پارە بەڵێ لە هەمان کاتە نیو ساعت 3-4 ساعتێک پێشوەخت لە کارەکەی ئیز نەدرێت ئەمە واکە و کەسە بیر کاتەوە کە ئیمتیازێکی هەیە بۆی کە تۆ کە ئەو لەم حاڵەتەیە بۆ نمونە ئەگەر پاسێکیش بەلایانی کەمەوە 15 نەفەرێکیش بۆ هەڵگرێ وەگوێ 15 سیارە یا 14 سیاری لەو شوێنەکەم کرد بێتەوە ئەمە واکە ئەو قەرەباڵغێ زۆری کاتژمێر 8 بۆ یعنی ئەوی بەیانی و نیۆڕۆکەت بە شێوەیەکی زۆر بەرچاو تا ئاسی ڕەنگە لە ساسی و لە ساعت 40 بێتە خوارەوە قەرەباڵغی دوانیەوە ڕوانیش کاتێک کە بوونی هەیە مەسەلەن ئەوە بە کۆمەڵێ ڕێگا چارەسەرەکرێت زۆرتر لە سەنتەری شارەکانە مەسەلەن یەکەم شت تۆ بێ ئەو شتانەی کە واکە کە قەرەباڵغی و خواست بۆ هاتوچۆی ئەو ناوچانە دروست بێ ئەبێ ئەو شتانە دوور خیتەوە لە سەنتەری شاری یا دووری خیتەوە لە قەرەباڵغەکە ئەم هەنگاوە تا ڕادەیەک مەسەلەن ئەگەر سەری ناو بازاری سلێمانیکی هەندێک فەرمانگە لەو ناوبازارە پێشتر هەبوو وەکو بەڕێوەبەرایەتی بەڵین نفوس و کۆمەڵێ شت هەبوون مەحکەمە و ئەوانەکە لەو منتیقانە بوون کە وای کردبوو قەرەباڵغی زۆرتر دروست بێ ئەمانە گوازرانەوە بەڵام هێشتا تۆ شتێکت هەیە لە ناو بازارەکە ئەویش
کۆمەڵێ پێداویستی ڕۆژانەی خەڵکە کە ئیلا بەس لەو شوێنەیە یان سەرچاوەکەی ئەو شوێنەیە یعنی هەندێکیان هەیە لەوێ دەسەکەوێ هەندێکیان هەیە نا سەرچاوەکەی ئەو شوێنێ بۆیە پەرتەوازەکردنی ئەمە یەکێکە لە هەنگاوەکان کە تۆ توانی خەرباڵغی لەو شوێنانە دوورخیتەوە دوو بەڵێ دوو ئەگەر تۆ بتەوێ ئەم قەرەباڵغەیە کەم بکەیتەوە پێویستە بەوەیە مەسەلەن چارەسەری ڕێگاوبانەکان بکرێ بە بوونی ژێرگوزەر و سەرگوزەر وەکو با بڵێنەوەی کە لە زمانی ئێمە پێڵەن پرد و نەفەق و ئەم جۆرەشتانە کە ئاسانی هاتوچۆ دروستکە دواتر هاتوچۆی بە کۆمەڵ بۆ با بڵێن ئەو شوێنانی کە بە تایبەتی قەرەباڵغی زۆری لەسەرە هەندێک شەقام هەیە کە تۆ سێرکی قەرەباڵغەکەت ئێزگار زۆرە لەسەری پێویستەکە ئەو شەقامە یەکجار داخرێ یعنی بکرێتە شەقامی پیادە ئەمە لە زۆر شوێنی دنیا هەیە ینی ئەچیتە هەر وڵاتێ کە وەختێک نزیکە بیتی و لە سنتەری شارەکە سێرکی بەشێکی زۆری ئەو شەقامانەی ئەو سنوورە ڕێگەی پیادەن بەڵام بەداخەوە مەزەن شارێکی وەکو سلێمانی وەختێکە نزیکە بیتەوە ئەتوانی تا چەقی سنتەری شار بە ئۆتۆمبیل بڕۆیت و بە ئۆتۆمبیل لێ دەچی ئەمە وای کردو ئەلەو شوێنانەیە خنکان دروست بێ ینی لە داهاتووە ئەم خنکانە بێ بتە بلۆک بوون ینی ڕاوەستانی تەواو مثلا لە هەندێک وڵات تۆ وەختێکە چی بۆ لە شوێنێکەوە چی بۆ شوێنە جاری وایە ئەچیتە ئیزدیحامی وایە تا بەزی لە ئۆتۆمبیلەکە ینی چەند سەعاتێ پێچێ ئەمە ینی ئەگەری زۆر هەیە کە لە سلێمانیشە ئەمە ڕووبە ئەبێ مەسەلەن محیتی یان سنووری شەقامی مەولی و هەندێک شەقام بکرێتە شەقامی پیادە ئەم شەقامە کە تەرخان کرا بە پیادە و کاتە مەسەلەن ئەتوانرێ قیتارێک یان ترامێکی تایبەت بۆ ڕێگایە بۆ ئاسانکردنی کەسانی لاواز یا کەسانێکە نەتوانن بە ئاسانی هاتوچۆ بکەنوانە ئەو جۆرە گواستانەوە بەکاربێنن کە وەک مۆدێلە کوشتێکی حەزاری ئەو کاتە بەکار کاک دیلمان هاوردەکردنی ئۆتۆمبیل ڕۆڵی ئەبێ لە جەنجاڵبوون و قەرباڵبوونی زۆر ئەو هەموو ئۆتۆمبیلە دێت یان ئێستا وڵاتان هەیە ئۆتۆمبیلە کۆنەکانیان لابن ئۆتۆمبیلی نوێر چەند بێت کێشە نییە لە هەرێمی کوردستاندا ئەمە ڕۆڵی هەیە لە جەنجاڵی شەقامەکان خۆی ئەوە وەکەوەی کە ڕۆڵی هەبێ بێگومان ئێمە قەرباڵغەکەمان چیە ئۆتۆمبیلە یعنی نقطە سەری دەڕەمایان شتێکە ڕوونەکانی ژەرماون بەڵێ لە کاتێکا کە تۆ ئۆتۆمبیلێکی زۆر لەسەر شەقام هەیە و بەشێکی لەو ئۆتۆمبیلانە ئۆتۆمبیلی مەسەلەن خراپن یان کوالێتی خراپن یان زۆر کۆن بوون ئەمانە دوو جۆر گرفت دروستەکەن یەک گرفتی ئاستەنگی هاتوچۆ لەسەر شەقامەکان دروستەکەن دوو با بڵێن ئەبێتە سێ خاڵیش دوو گرفتی با بڵێن پیسکردنی ژینگە دروستەکەن کە کاریگەری لەسەر هەموو ژینگەی جیهان هەیە سێ پیسبوونێکی تر هەیە پێوتێ ژاوەژاوی ژینگەی ینی فەوزای ژینگەی دروستەکەن کە ئەمانە هەمووی کاریگەری ئەکرێ لە جیاتی هەر ئۆتۆمبیلێکی هاوردە ئۆتۆمبیلە لە جیاتی لەو کۆنانە ژمارەکەی بەکار بێنرێتەوە بەڵام ئەمە پێویستی بە هاندانە ینی هاندانەکە بە شێوەیە بێ ئەو کەسی کە ئۆتۆمبیلێکی کۆنی هەیە وای لێ بکبی لەوە بکاتەوە کە ئۆتۆمبیلەکەی بەڵێ بفەوتێنێ بە شێوەیە کە ینی زۆر زۆر زەرمەند نەبێ لەو بینایە یا بە شێوەیە بێ قازانجی بێلەوەی کە ئۆتۆمبیلێکی تازە بەکاربێنێ لە هەرێمی کوردستان پێشتر ئەمە بوو ڕاستە ئێستاش ئەمە هەیە بەڵام هێشتا هاندان بەو شێوەیە نییە کە خاوەنی ئۆتۆمبیلە کۆنەکان بیل لەم هەنگاوە بکەنەوە چونکە ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ ئۆتۆمبیلێکی کۆنە هەبێ بڕارێ بە شێوەیە دەرچێ بڕێک پارە وەرەگری و لە بەرامبەریشە ژمارەیەک بەبێ بەرامبەر پێدێ ئەمە وا ئاکات بەشێکی زۆری ئۆتۆمبیلە کۆنانەمان کە هەیە لە ناوەچێ و ساڵانە ئەو ئۆتۆمبیلانەش کە هاوردەی هەرێمی کوردستانەکرێ کاریگەری کەمترە بێ لەسەر قەرەباڵغەکان وەک باسم کرد مەسەلەن هاوردەکردنی ئۆتۆمبیل ڕەنگە لە زۆر وڵاتە زۆر لە ئێمە زیاتر بێ بەڵام کە سەیری وڵاتەکەکی بەکارهێنانەکە زۆر ئوسولیترە زۆر ژینگەییترە زۆر زانستیترە شەقامێکی فراوان شەقامێکی فراوان بە دڵنیاییەوە هەموو شاری سلێمانی لە ڕووی جوگرافیاوە ینی جوگرافیایکی وای هەیە کە شەقامەکان لە کاتی خۆیان دروست کراوە
تا ڕادەیەک بەردەستکە بۆ ئەم تۆڕە گەورەیە دروست نەکراوەکە کە ئێستا هەیە مەسەن شایکی وکو هەولێر لە بنەڕەتا کە دروست کراوە دوای ماوەیەک بی لەوە کرایەوە هەر تەنانەت با بڵێن لە زمانی ڕژێمی باسیشە وەک پایتەختی ناوچەی ئۆتۆنۆمی دروستکرا کۆمەڵێ شەقام هەیە داڕشتەکەی لەو کاتەیە دروستکە بۆ منە هەندێک ماوەی شەقامی سەتی لە پێش ڕوخانی با بڵێن ڕژێمی پێشووی باسە دروستکرا و نەخشەی بۆ چێژەوە هەندێکیان تێکەڵە ڕێژ و ئۆشکراوە بە کورتەکەی ئەوان مەسەرەن تا ڕادەیەک با بڵێن هەولێر مەسافەی شارەکەش بە ینی یاری دەدەرە بۆەوەی کە تۆ بتوانی بە ئاسانی ڕێگەکان تۆڕەکان فراوانکەین ناوچی سلێمانی بۆی ڕێگایەک دروستکەی ڕەنگە چوار هێندەی هەولێر کوفەی پێویست بێ لەبەرەوەی تۆ ڕوخانی شاخ هەیە ژێرگوزەرە هەیە سەرگوزەرە هەیەنی وا کات مەسەن هەتا ناو نێتاقی شارەکانیش دەستکاریکردنی هەندێک شەقام و بتوێ لە ڕێی فراوانکردنەوە ئەم شەقامە چارەسەرکەی ڕەنگە ئەنجامێکی باشە نەبێت چکە بۆ نمونە ئێستا شەقامێکی وەکو مەولەی ڕەنگە ئێمە کە باسی قەرباڵغیەکی یەکسەر سەرنجمانە چێتە سەر ناوچەی سەرا و شەقامی مولەوەی ئەمانە لەبەرەوەی چڕی قەرباڵغیەکە زۆرتر لەوێ بەدیەکرێ بەڵام ئەگەر تۆ بێی مەسەڵەن شەقامێکی وەکو مولەوی ئەگە فراوانیشیکەی ڕەنگە ئەو کاریگەریە ئەوتۆیی نەبێت چونکە لە دەرچوونەکەیە گرفتە هەیە لە هاتوچۆکردنی پیادەیە گرفتە هەیە یعنیمانەیە قەرباڵغیەکە زۆر دروستەکە زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز کاک دیلمان حەمەنادە سەرۆکی ڕێکخراوی ترافیکە خۆ بەخێر بێ سپاس بۆم دەرفەتان خێر بدێ خۆ